بەڵازان و خۆشەویستانمان هەمیشە بەردەوام لە بەرنامی پەیامی ڕۆژ گرنگیمانداوە بۆ بابەتانەی کە پەیوەستن بە ڕێنمایی بۆ شۆفێران لە بواری هاتوچۆدا. ڕووداوەکانی هاتوچۆ بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە. ئێمە ئەمجارە بە دیاریکرایی باز لە تیژڕەوی دەکەین کە یەکێکە لە هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا و لە شار و شارشەکاندا کە ڕۆژانە بەداخەوە دەبینین و دەبێتە هۆی گیان لە دەستدان یاخود برینداربوونی هاوڵاتیان و شۆفێران. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک گەردون عوسمان چالاکوان لە بواری ترافیک. کاک گەردونیان زۆر بەخێر بێن. سەر دوو چاومانی خوا بەخێر بێن. حتمما چەندین هۆکار هەن بۆ ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا، بەڵام تیژڕەوی ینی تا چەند ئەگەر بڵێم ئەفزەڵەتی هاو بەسەر ڕووداوەکانی هۆکارەکانی دیکەیە ڕاستە ئەمە تیژڕەویەکێکە لە هۆکارە سەرەکیەکان لە هەرێمی کوردستاندا. پێشەکی بەیانیتان باش، بەیانی بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام باش. لە ڕاستیە نەک لە هەرێمی کوردستانە لە سەرجەم جیهانە هۆکاری سەرەکی ئەتوانم بڵێم هۆکاری یەکەم هۆکار بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ و لێکەوتەوەی قوربانی هاتوچۆ تیژڕەویە. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت ئەگەر بێت و ئێمە وڵاتێکی وەکو پێشکەوتووی وەکو ئەوروپیەکان بۆ نمونە بینینە بنونە باسی کەین. ئەمانە بۆ نمونە با بڵین شەقامێکی باشیان دەسەبەر کردووە، هۆشیارێکی هاتوچۆی باشیان بڵاو کردوێتەوە، لەگەڵ یا سیستەمی مۆڵەتی شۆفێریکی باشیان هەیە کە شۆفێری باش بەرهەمێنێ کەواتە یا فێرخواست فێری شۆفێریەکە تایبەتە بە وڵاتەکەی خۆیان و کۆمەڵێ زانیاری زیاتر لەسەر هاتوچۆ وەرئەگرن و هۆشیاری تاکیش وەکو باسمان کرد. لە کۆتایە ئەو بڕیارە ئەدرێت دەڵێن هۆکاری سەرەکی شۆفێرە یان خێراییە. لە هەرێمی کوردستانیش بەدەر نییە، بەڵام بەداخۆ ئەمە لە هەرێمی کوردستانە هەڵبەت جاری وایە خێرایی نییە بە تەنها، جاری وایە شەقامەکەیە، جاری وایە هۆشیاری تاکە، جاری وایە کەم نەزانینە، ینی کەم نەزانینی شۆفێرە. ینی هەنێ زۆر شۆفێر هەیە ئێستاش ئەگەر کامێرەی تەلەڤیزیۆنەکەی جەنابتان بچێتە بەردەمی هێمای پێنیشان بە لەوانە نەزانێت، لەوانە چەند ساڵیش شۆفێر بێ، ینی هێمای هاتوچۆی پێنیشان بە بڵێم هێمایماناکەی چێ لەوانە نەیزانێ. کەواتە لێرە بێگومان ئێمە کۆین لەسەر ئەوەی کە تیژڕەوی هۆکارێکی سەرەکیە لەسەر بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ قوربانی لێکەوتەوەی قوربانی هاتوچۆ، بەڵام بێگومان هۆکاری تریش زۆر باش کاکردون. ئەوەی ئۆتۆمبیل لە سەر شەقام لێ خوڕە شۆفێرە ئینسانە. جەنابەت چەند وڵاتێکی دەرەوە بێگومان گەڕایت و شارەزایت و ئاگاداری یاساکانیت، ئەو سیستەمەی لێرە مۆڵەتی شۆفێری پێدرێ بە کەسێک کە قانون بۆی دیاری کردووە 18 ساڵی تاو کرد ئەتوانێت مۆڵەتی شۆفێری بنێ. بەڕاست ئەو سیستەمە ئەو بابەتانی تایە ئەخوێنرێ و ئەو ڕێگێ و شێوازەی کە مۆڵەتەکەی پێ ئەدرێ بەو کەسە لە ڕووی زانستیەوە لە ڕووی تۆکمەیەوە تا چەند سیستەمێکی باشە و ئەتوانێت کەسێک کە لەمە دەرچوو بڵین شۆفێرێکی زۆر باشە یان بە پێچەوانەوە لێرە زۆر بە ئاسانی مۆڵەتی شۆفێری ئەدرێ بە خەڵک. خۆی بە ئاسانی نادرێ، ینی بۆی کە تۆزە ڕازگۆ بووم لەگەڵ هینەکانی بەڕ ئاسانی نادرێ، بەڵام مانایەوە نیە ئەمە شۆفێرێکی باش پەروەردەکەین. ئێمە لە هەرێمی کوردستان ناتوانم بڵم لە هەولێر و لە سلێمانی بەداخۆ ینی هەرێکی بە سیستەمی شەکە، ینی لەواشە ناوچەی زەرد و سەوزمان هەیە، ینی لە هەر یەکی بە سەمێشەکە هەردوو سیستەمەکان هەردووکی تەرجەمەی وڵاتانی ترە. ینی ئەمە یەکێکە لە خەلە گەورەکان کە ئەمە شۆفێری باش بەرهەم ناێنین و دلیلێک بۆ ئەم قسەیانی من ئاماری قوربانی ساڵانەیە، ینی ئەمە ئەگەر شۆفێری باش پەروەردە بکەین و شەقامی باشمان هەبێ و هێڵ و هێما و هێڵکاری باش هەبێ لەسەر شەقامەکان قوربانی هاتوچۆمان کەمە بێت. ئێمە بە 5 ساڵ جارێ بەقەدەر هەڵەبجە قوربانیمانەیە لە هاتوچۆیە، ینی هەمیشە من لە ڕاگەیاندنەکانەوە باس کردووە. نەخێر ئێمە سیستەمێکی تەرجەمەکرایی وڵاتێکی تر ینی ناگونجێ لەگەڵ تاشی کوردیان ناگونجێ، لەگەڵ کەش و هەوای ناگونجێ، لەگەڵ خاکی هەم وڵاتە ناگونجێ، لەگەڵ شەقام و ڕێگابووان حتا جۆری ئۆتۆمبیلەکانیش ناگونجێ. من هەمیشە لە سەرجەم ڕاگەیاندنەکان باسی ئەوم کردووەکەوە پێویستە ئێمە مۆڵەتی شۆفێری بە کوردی بکەین،
يعني ئەو پرۆسەیەکی خوێندنی سویدی هەبوو کە فەشەلی پێهێنا ینی ڕێک ئەمیش ئەوەیە بەڵام ئەوەیە بەداخەوە ینی ئەم بابەتە هەر پشتگوێ خرا و پشتگوێ خرا بەڵام ئەگەر تۆ شۆفێرێکی باش پەروەردە بکەی ئەگەر تێ شۆفێرێکی باش بەرهەمێنیت هەڵبەت دەبێت بگەڕێتەوە بۆ سیستەمی مۆڵەتی شۆفێرەکە و ئەبێ بە کوردی بێ بگونجێ لەگەڵ تاکە بگونجێ لەگەڵ کەش و ئەواگەیە لەگەڵ هۆشیاری تاکە ینی بگونجێ ڕاستی کاگردون جەنابتانوەکو چالاک لەو بوارەدا ینی دراسی ئەوە یاخود درکی ئەوەت کردووە ئۆتۆمبیلێک شۆفێرێک کە ئۆتۆمبیلەکە ئەوەلیاتی هەبێ بە ناوی خۆیەوە بێت ینی هیچ کێشەیەکی نەبێت خەمی کامێرەی بێت خەمی پارەکەی بێ مراعاتی تیژەویەکە لەسەر شەقامەکان لەگەڵەوەی کە ئەو ئۆتۆمبیلە هیچی نییە ڕۆژۆ ڕقەمێکی لێ ئەیە ئەمە جیاوازیان هەیە بێگومان جیاوازیە گەر هەریەکە هەموو تاکێک هەموو مرۆڤێک لە سەرجەم جیهاناتە سێ لە سزادان یانێتە سێ بۆ بڕە پارێک با ینی بێگومان کاریگەری زۆری هەیە ینی ئێمە هەمیشە لە ڕاگەیاندنەکان باسی ئەومان کردو لە سیمینار و پانەڵەکان ئێمە لەگەڵ ئەوەی داهاتی کامێرە بۆ نمونە بۆ سەرفکردنەوەی هاتوچۆ بێ ئەمە بابەتێکی جیاوازە بۆی قسەکانم هەڵت نەڕوە بەڵام لەگەڵ ئەوشین دانانی کامێرە ینی هەبێت لە ڕێگابان و لە شقامەکانە ینی ئێمە گەرمانێ بابەتی بەرنامەکەی جەنابتان لەسەر تیژڕەویە تیژڕەوی بەچی کۆنتترۆڵەکرێ تیژڕەوی بۆ کۆنتترۆڵەکرێ بێ کامێرەی خێرایی دابنیت ئێمە بۆکو بڵام جارێک تیژەڵەمەوە کامێرەی خێرایی بێت داهاتەکەی بۆ خزمەتی هاتوچۆ بەکاربێتەوە نەک بچێت بۆ مەعاش و یان بۆ هەر بۆ بابەتێکی تر یان بۆ کۆمپانیا بیان بۆ شوێنێکی تر بێ بەڵام تیژڕەوی ئێستا بۆ نمونە من دەم ڕۆژانەی پێشوا ئامارێک هاتە بەرچاوم ئاماری 1/6/2022 بۆ تقریبان 1/6/2023 لە ڕێگای تاسوجە دوکان بڵێن ڕێگای سەیتەرەکەی کەڵەوانان بووە کە کامێرەی خاڵ بۆ خاڵی تایە یعنی پێش دانانی ئەو کامێرەیە حوت کەس مردووە ینی بۆ بە ڕووداوی هاتوچۆ ینی پێش دانانی ئاماری ساڵێک لە کاتی دانانی ئەم کامێرانەیە ئەبینی مردن بۆ بە یەک نەفەر کاتم کاریگەری هەیە من لەگەڵ ئەوام داهاتەکە گەڵە مۆجاریتر خزمەتی هاتچۆ بکرێ بەڵام بەچی کۆنتترۆلی خێرایی بکەین ینیمە لەگەڵ لێرە و لێ تێونەتەوێت لە هەموو جیهانە شۆفێری سەرکێشمان هەیە شۆفێرمان هەیە ڕاستە هەمومان لە سزا ئەترسین بەڵام هیوایە سەرکێشە هیوایە گوێ بە سزا نایە بابلە ئیمکانێتی مادی باشە سەرکێشیەکە خێرا لێ خوڕی خێراش وە کوتمان خێراییەکێکە لە هۆکارە سەرێکیەکان بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ جا و پرسیاری کاکدانیار زۆر جەوهەری بوو کاگەڵانی باسی لەوە کردیان ێگە من سیارەکەم ڕقم بێ و بترسم لەو سزایی بۆم دێتەوە ئەوەندە تیژڕەوی ناکەمێت مناڵم ئەوانەی کە ژمارەی با بڵین هەرێمیان هەیە سەرپێچی ناکەن و تیژڕەوی ناکەن بەڵام هەر نمونە بەسیترین نمونە لەم ڕۆژانە لەسەر بازنەی مەلیک مەحموود یەکێ لەم ئۆتۆمبیلە بێسەرەتانە خۆیەکێشە بە یەکی لە تاوەرەکانی کارەبایە ستونەکانی کارەبای و یەکسەر گیان لە دەستدا ئەمە بسنەوەیە ینی ئەمان زۆر بە خەمی ئەوە نین بڵێ لە سزا ترسین ئەوە خاڵکی گرنگە بەنسبەت ئۆتۆمبیلی بێسەرەتا ئەمە مجموعەیە ئۆتۆمبیلی بێسەرەتامان هەیە ینی ئەمە حاڵەتێکە و بە هیوای چارەسەریش بکرێت ئەوە ناکرێت خۆیان هێنایانە بێ خۆشیان چارەسەریکەن ئەژینە ئۆتۆمبیل بێسەرەتا بێت نابێت بچێتە سەر شەقام ینی لە ڕاستیە کاگردون حتمما جەنابتان شارەزاییتان هەیە لە وڵاتانی دیکە ینی ئەو وڵاتانە تاکی وڵاتە مادەی کوحولی ئەو شتانە ئەخواتەوە هەموو ئەوەی شۆفێری و ئۆتۆمبیلەکەی وەلا ئەنێتر لەو ڕۆژەیە ئەو کاتێک کە پشوویەتی بە تەکسی هاتوچۆەکە بەسەستەکەی لە وڵاتیمەیە پێچەوانەیە ینی زۆر زیاتر چێژ لەوە بینێت تیژڕەوتر بێت خێراتر بێت بێگومانە خۆی خواردنەوەی مەی بەڕاستی و شۆفێریکردن دوشتی دش بە یەکن لە ڕاستیە لە بەرەوەی مرۆڤ کەمەی بخواتەوە ینی کۆنتترۆلی خۆی لە دەسەیە و ناتوانێت جڵەوی ئۆتۆمبیلەکە بەو شێوە تەندروستەیە بەو شێوازی کە هەیە بتوانێت بەڕێ بکە بێگومان ئەو پەیوەندی بە تاکی ینی بە هۆشیاری تاکوێت لە ڕاستیە ئەوەش ئیشی کەناڵەکانە سەراحەتەن ئەو هۆشیاریانە زیاتر بڵاو بکەنەوە کەوا تاک و شۆفێر وا لێ بکەن لە کاتی مەی خواردنەوە دوورکەونەوە لە شۆفێریکردن ئەی بۆ ئیش و ئەرکی پۆلیسی هاتوچۆنیە بە تایبەت لە دەرەوەی شارەکان سوور ئەزانێ ئەو شۆفێرانی دانیشتون خەریکی مەی خواردنەوەن ئەسڵەن ئەم دانیشتووە لە خزمەت ئەوانە شەقامەکەیان بۆ ڕێگەکات بەبێ ئەوەی لی بپرسێتەوە بێ ئەوی پشکنینی بۆ بکە کە ئەمە مەی خواردن سوور ئەزانێ بەبەردەمێتەوە خوارەوە بە مەی خواردن ئەوەی جەناب تەڵی تەواوە یعنی خۆی پۆلیسی هاتوچۆ لە هەموو جیهانە
تەنفیزکردنی یاسایە بەڵام ئەم پۆلیسی هاتوچێ لە هەموو جیانە ناچێتە سەرجەم کون و خۆشببوون و کوونەکانی شەقامەکانە یعنی تۆ ناکرێت لەشکریە پۆلیسی هاتوچۆ لە هەموو جێگێدانی بەڵام بۆ ڕاگەیاندنەکان چێتە گوێی هەموو تاشێکەوە کەواتە ئەگەر مرۆڤ هۆشیار بوو پێویستی بەوەش نییە ینی خۆی هۆشیار بوو لەوە خۆی دزێتەوە کە سزا نەدرێ کەواتە ئێمە تەچیزکەینە سەر بێگومان سزا هەبێت ئەمەش لەگەڵ ئەوین بەڵام تەچیزکەینە سەر هۆشیاری هاتوچۆ لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە زۆر زیاتر باشترە وەک لەوەی کە ئێمە تەنها و تەنها تەرجیزمان لەسەر سزا کاگەردون خۆی گەورە بخۆیەتی خۆیەوە بۆیە سزا و پاداشتی دانا وەڵڵا سزای جەهەنم نەبێ خەڵک خوا ناپارستێ تەمام بۆیە ینی بە قسەکەی من لەوەیە ئەو مرورە سوور ئەزانێ ئەو شۆفێرە کە هاتوۆتە خوارەوە مەی خواردوێتەوە ئەم جارەکەی بۆ ڕێگەکە بەس هەندێک جاریش کاکدانە بەخوا کەمین هەم بۆ دارێ لەسەرەوە ئەنڕێ عزیزم ینی پێم وتی ینی بۆ نمونە جەنابەت بۆ نمونە باسی دەباشانەکەی ینی لەسەرەوە بێتەوە دوێ مەفرەزەدانێ ئەی لە بەری ئەملاوە ئەی لە ڕۆژ هەڵات ئەی لە ڕۆژ ئەمە ناکرێت تۆ لەش خۆی تەواوە ئەمەش لەگەڵ ئەوەی سزا هەبێ ینی من ئێستا باسی کامێرەم کرد ینی باسی واکەمە ئەبێ سزا هەمیشە لە ڕاگەیاندنەکان وتومە ڕسوماتی هاتوچۆ کەم بکەنەوە بە سزا زیاد بکەن یعنی بۆ نمونە من ئۆتۆمبیلێکە کڕم بۆچی گومرگی دراوە هەموو شتێکی دراوە بۆچی هەموو پارەیەم لە ڕژماری تابلۆ ئەمە هەڵەیە بەڵام بۆ نمونە با کامێرە سزا زیاد بکەن بۆ ئەمە تەواوە لەگەڵ قسەی جەنابتان بەڵام جارێک تریژێ لەمە ینی ئەبێت تەرکیز کرێتە سەر ڕاگەیاندنەکان ڕاگەیاندن زۆر دەوری کاریگەری هەیە خاستەن لە سۆشیال میدیای ینی زۆر دەوریشی هەیە ئەم بەرنامەی ئێمە باسیەکەین دەوری قسەی لەسەرەکەن کاریگەری بێ بۆ تاک ینی من بیرمە کاتی خۆی لە 2010 دانیشتنی ئێمە باسی هۆڕن لیانمانەکەن لە ڕاگەیاندنەکانە باشە ئێمە من حملەیەکەم ڕاگەیان وەختی خۆی بە ناوی بەعیبەکردنی سەرپێچی هاتوچۆ یعنی سەرنج بە لە هەرێمی کوردستان و لەم سلێمانی بە تایبەتی هۆڕلیان زۆر کەم بۆ تۆ لە چاوچارانە یعنی من کاکە ئەزانە من لە بەغا ماوەیەک دەوام مەکرد یانی کارەکەم لێ بوو یعنی ئەگەر بچیتە یانە زۆر جیاوازیە بینی ڕاگەاندن ئەفوو ڕاگەاندن زۆر دەوری هەیە ینی بۆ ئەوەی کە بتوانێت هۆشیاری بۆ تاگوڵاکردون کاکدانا زۆر ڕاستیانی من لە مەکەش بووم ئەمە زۆر بەدیە کردیانی زۆر هۆڕینیان لێ ینی برایەکم چوو بۆ هندستان ئەوەندە حەزیان لە هۆڕێن لێیانە پلاکی بۆ داناوە ینی ئەو نییە بەدینەکە پلاکێکی بۆ داناوە لە بەغاش نەشتا ینی تەسەوور کە هیلاگە بین ینی مێشکێت هیلاکە بێت لە ڕاستیە ینی بە خوت و خۆڕایی هۆڕن لێ نازانم بۆ کاتی خۆش لە هەرێمی کوردستانیشان بە هەمان شێ و بەڵام ئێمە و چەنەها کەسی تر و ئێوەش مەسەڵەن چەنەها بەرنامەتان کردووە ئەمانەتان باس کردووە کە عیبە وای لێ کردو ئێستا وردەوردە ئێمە هەمیشە و قسەیە وتووە ئێمە بەرنامەی ئەمڕۆ ئێستا قسەی لەکەین لەوانەیە ئەمڕۆ ڕاستەوە خۆ کاریگەری نەبێ بەڵام بۆ مروری زەمن کاریگەریە بێ لەسەر هاوڵاتی لەسەر هۆشیاری تا کاگەردون تا چەند گرنگە شۆفێر لە کاتی شۆفێریکردنە ئەو ڕێگایی کە ئەچێت لەوانە یەکەم جاری بێ دەو ڕێگایە یەکەم تەرکیزێکی زۆر بخاتە سەر ڕێگاکە مەشغوڵ نەبێ بە مۆبایل بە تەجیلەکەیان بە زۆر شتی دیکە ینی تەنها لەبەروی کە شارەزانیە هەندێک کەسەیە کە ئەو ڕێگای لەبەرە تایبەت هەیە کەکداوە ماڵی خەزوری لە دەرەوەی شارێ هەر ڕێگاکەی لەبەرە بەس خۆی زانە بۆ پرسیارە باشەوە باش من بەس ماڵە خەزورم نییە باش لەبەرەوە ینی تا چەند گرنگە کە لەبەری شارەزانیە زۆر تەرکیز بخاتە سەر شەقامەکە بەڵێ لە ڕاستیە خۆی شۆفێریکردن لە هەر شوێنێکی جیهان بێت من هەمیشە قسەم کردو ینی پراکتیکردنی شۆفێری ئەساگەر مەسەڵەن بۆ نمونە من شۆفێری نەزانم جەنابەت بتەوێ فێری شۆفێریم کەی بۆ جوڵاندنی ئۆتۆمبیلەکە چەند خولەکێکم بەسە بۆی فێر بم بەڵام هەمیشە شۆفێریکردن پرسیارە و وەرگرتنی وەڵامە ئێمە هەمیشە کە شۆفێریەکەین لە شۆ پرسیارەکەین لە هێڵکاری و هێما و لە شەقامەکان پرسیارەکەین کێ وەڵامانێتەوە ئەوانە وەڵامانێتەوە ئەگەر لە ڕێگایەکە ئەگەر بێت و ئێمە یەکەم جاریش بێ پیا بڕۆین ئەگەر بە دیزاینێکی تەندروست و زانستی هێڵکاری بۆ کرابێ و هێمای هاتوچۆی تیابێ خۆی وەڵامانەیەتەوە مەسەڵەن پێمانە لە پێشەوە قەوسێکی تێ لە پێشەوە مافی پێشڕێوی بۆ تۆ نییە بۆ ئۆتۆمبیلی بەرامبرە کەواتە بێگومان لە هەرێمی کوردستان شابینی ئەمە پێویست نییە بێگومان پێویستە زیاتر تەرکیزکرێتە سەر شۆفێریکردن ئەگەر ینی سەر شەقامەکە سەر ڕێگاکە کاتێک ئەگەر یەکەم جارێ بێت ئەو ڕێگای ببینی بەڵام ئەگەر
لایانی تەندروستیت بوێ ئەبێ هێمە و هێڵکاری وەڵام باتەوە. وەک جواب پرسیار من کەوتم ئەو شتانەیە تێرە هەمووی بە سەقەتی سوورم لەسەری چونکە سیاری کارەبایی لەو بەغای تۆ باسیەکەی ڕسوماتی نییە و تابلۆکەشی یا بە بەلاشە یا زۆر بەکەمەوە لە وڵاتانی تریژ وایە لێرە لە هەرێمی کوردستان ژینگە لە سیاری کارەبایی وەرەگیرە. وەک دوا پرسیار کاک گەردوون ئۆتۆمبیل کە بەدەست شۆفێرەوەی تا چەند لە کوالیتی کۆنتترۆل دەرچوو هەر ئۆتۆمبیلە لە وڵاتان ساغ نابێتەوە وێرەکو گۆڕستانی ئۆتۆمبیلی لاتۆ خۆیەکە بە هەرێمی کوردستانە ئەمە تا چەند گرفتی بۆ قوربانیەکانی و ڕووداوەکانی ناوەتەوە. سەبارەت بە کۆنتترۆلی هاوردەکردنی کۆنتترۆل بێگومان کەم و کوڕی زۆر تایە کەم و کوڕی تایە لە ڕاستیە لە بەروی گەیشە لەو بابەتانەی ساید ئێرباکەیە باڵێن ساید ئێرباکەوەیە کە لە لاوکانەوە ئێرباکی تێ ئەمانە مەرجێ نیە لە کوالیتی کۆنتترۆل بەڵام لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتوەکانی جیهانە یەکێکە لە مەرجەکان بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ وڵاتی کە پێیان چەند ئەڵمانیا بێ هۆڵەندا بێ. ئێستا هەتا حدێک تۆزێک باشتر تۆزی ئەبدەیتی شاندیاکە جاران یعنی تەنها بەس سکانێکە ئێرباکی تیا بووە و ABS بووێتەوە هیچ کێشەیەشیان نەبوو. کۆمەڵێ ئەبدەیتیان تیا کردەوە بەڵام هێشتا زۆر شتی تریەوێت چونکە ئەبێ ئەبدەیتی زیاتری تیا بکەن لە بەرەوەی سەلامەتی هاتوچۆ دەسەبەر کا بۆ شۆفێر و سەرنشینەکان بیرمان نەچێ ینی کوالیتی ئۆتۆمبیلیش یەکێکە لە هۆکاری دروستبوونی قوربانی هاتوچۆ ئەوە شکاریگەریکی زۆرێ. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک گەردوون عوسمان چالاک لە بواری خۆش بە خێر بسپاس زۆر دەرفەتە.